لێرە کۆمەڵێک ستاندی جیاواز بینین کە هەر یەکەیان چەندین بەرهەم و بابەتی جیاواز لەخۆ ئەگرێت. پێم خۆشە بە کورتی ئەگەر کاکەمال هاوکارم بێت لێرە ناساندنێک بکەم بۆ ئەم بابەتانە. لێرە بەرهەمی پرۆژەی پەلەوەری هەیە کوڵەفرە کە با بڵێن پێما بێ گۆشتی سوێسکەشی پێ ئەڵێن، هەم گۆشتەکەی ئەخورێ هەم بە خێویش ئەکرێت و لێرەش وەکو ئەوەی پشگیریەک بۆ ئەوەی ئەو کەسانی کە باڵندەکان بە خێوەکان بتوانن لێرەیە لەم جۆرە چالاگی و فستیڤالانەیە بەشداری بکەن کە ئەمەش با بڵێن ژینگەی کوردستانیش بێبەش نییە لەو جۆرە باڵندانە بۆی پێیان خۆش بۆ بەشداری پێ بکەن لەم چالاکیانەیە. ئەچمە لای ئەم خاتوونە بە هەنگوینی سروشتی بەشداری کردووە. سڵاو لێ بێت و یادی سلێمانیت پیرۆز بێ. سڵاو لە ئێوە بەخێر بێن سەر چاو لە ئێوەش پیرۆز بێ. زۆر سپاس. هەمومان ئەزانین هەنگوینی سروشتی تام و چێژێکی زۆر تایبەتی هەیە و هەنگوینیش زۆرە. هەنگوینەکەی تۆ جیاوازەکەی لە چییە کە لەم چالاکی یادی سلێمانیا بەشداریت پێ کردو ئەتەوێت هەنگوینێکی سروشتی تام و لەزەتێکی خۆش پێشکەشی هاوڵاتیان بکەیت؟ بەتاکید بە خۆشحاڵیەوە لە یادی شاری سلێمانی شاری شاران من وەک هەنگەوانێک و وەک ئەندازیارێکی پشتکاڵی لێرە بە هەنگوینی سروشتی هەنگەڵانەکەم بەشدارم و جیاوازی هەنگوین بەس تەنها هەنگەوانەکە و سروشتی ناوچەکە ئەیگۆڕێ، یعنی جیاوازی هەنگوینێک بۆ هەنگوینێک تر و ئەلحەمدوللا شارباژەرێکە کە لەو ناوچانەی کە هەمیشە یعنی تایبەتمەند بووە و ناودار بووە بە هەنگوینە سروشتیەکان. هەنگوینی هەنگەڵانەکەشم هی گوندی بێورەی شارباژێرە. قسەش ئەەکەی بە نموزەجەکەشی با بینەران ببینن. دەست خۆش. ئەمە شانەی هەنگوینەکەیە تەبعەن ئەمە مێوەکەشی و شیلەکەش هەر هەنگەکە خۆی دروست کردووە، یعنی مێوی دانراو نییە، مێوی دەستکرد نییە، هەمووی هەنگەکە دروستی کردووە. بەتاکید بۆن و تامی هەنگوین ئەکەوێتە سەر جۆری ئەو گوڵی کە هەنگەکەشی لێ لێوەرەگرێ، یعنی هەندێک هەنگوین هەیە بۆنێکی تایبەتری لێیە تەنها جۆری گوڵەکە کاکە بۆن و تامەکەی بگۆڕێت. خۆش بێ بە هیوای بەردەوامی بە هیوای ئەوەی زۆرترین هاوڵاتی سەردان بکەن و تامی زۆربەی ئەو خواردن و ئەو بابەتانش ببینین کە لێرە هاوڵاتیان بەشداربووان ببورن بەشداربووان خستیان تا ڕووسڵاو لێ بێت. چۆنی؟ ئەم بەخێر بەی سەرچاو دەستخۆشیتان یەکەم بۆ ڕێخستنی ئەم فستیڤاڵەیە بە بۆنەی ڕۆژی سلێمانیەوانەیە. هەڵبەتە شاری سلێمانی لە دێرەوە هەیە لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دروستکراوە. هەمیشە شارێکی ڕۆشنبیری بووە، نوێگەری تیاکراوە لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ڕۆشنبیریەوانێ پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینیوە. خۆش بێ بە ئەو زانیاریانە کە ئێوەش بتوانن ئەو زانیاریانە بتوانن بانکی زانیاریەکانتان زیاتر لە ڕووی سلێمانی و دەوڵەمەند بکەن. سابوونی ڕقی یەکێکە لەو سابوونانی کە لە کۆنا لە نێو شاری سلێمانیە هەر ئەم جۆرە سابوونە هەبووە، هەم بۆ خۆشۆردن و هەم لەگەڵ ئەوەشە بۆ جلشتن کە هیچ جۆرە شامپۆی گۆکو ئێستا بەردەست نەبووە، جاران بەس بەم جۆرە سابوونە کارەکانی خۆیان پێڕایی کردووە. بۆی ئێستاش ئەم خاتونانە هەستاون بەوەی کە دووبارە ئەم سابوونانە لە زەیتە سروشتیەکان و ڕەشکە دروست ئەکەنەوە. بە کورتی کۆمنتێکم پێ بڵێ چۆن حەز ئەەکەی ئەم سابوونە ڕقیانە وەکو جاران وەکو دایە گەورەمانن کمان بەم شێوازە پێڵێتەوە. لە پێشە هەر لە دێرەوە لە سلێمانی سابوون دروست کراوە، سابوونی ڕقی بووە لە زەیتە سروشتەکان و گەڵای غار دروست کراوە. خەڵق بەکاری هێناوە بۆ سەرشۆرین و خۆشۆرین کە ئیسپادەیەکی زۆری بووە. ئێستش خەڵق زۆر بە دوایە ئەگەڕێ. ئێمە هاتین گۆڕانکاریمان بەسەر ئەمەیە هێناوە، سابوونەکانمان گۆڕیوە لە چەند بەرهەمێک پێگێت ئیتر بە پێی جۆری پێستەکان دامەناو بۆ پێستی چاور، پێستی نۆرماڵ، پێستی وشک لە زەیتە سروشتیەکان و ئاوتکی گژوگیا دروستی ئەەکەین. خۆش بێت سپاس بۆ بەشداریکردنت، دەستەکانە خۆش بێت. یەکێک لەو بەرهەمانی تر کە ئەبینین کە پشتی پێبەستاوە بۆ نەخۆشیەکان گژوگیا و داودەرمانە سروشتیەکانە. لێرە ئەم خاتونەش بە خۆشحاڵیەوە بەشداری کردووە لەم ستاندەیە. بەڵام ئەم هاوڵاتیم دەمێکە ڕاگرتووە ئەگەر ڕوخسەتم بیت تێبا لێدوانێکی بەڕێزی وەرگرم. سڵاو لێ بێت و یادی سلێمانی لێ پیرۆز بێت. زۆر سپاس پیرۆزبایی لە سەرجەم شاری سلێمانی دەکەم بۆ ئەم یادە پیرۆزە. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی مێژوو
مێژوویە بۆ سلێمانی کە ئەم یادە دەکاتەوە کە لە دروستبوونی سلێمانیەوە ئیتر سلێمانی بە شێوازێ پەرەی سندووە هەر لەو کاتەوە خەڵکێکی ڕۆشنبیر و فەرهەنگێکی باشی هەبوو ژیرمەند و بیرمەند بووە لە هەموو بوارەکانە ئەم ڕۆژەش پیرۆزەکەم لە بەڕێستانیش و لە سەرجەم شاری سلێمانی. سپاس بۆ جەنابەت. پێشتر پێش ئەوەی پرۆگرام دەست پێ بکەین وت گرنگی ئێم بە گژوگیا سروشتیەکان کە لە جارانە لە کۆنا هەر ئەم شێوازە بووە چۆنی حەزت کردبیتەوە دووبارە ئەم گژوگیا کوردەواریانە بکڕیتەوە بۆ جۆرێک لە نەخۆشیەکان دوور بێ لە هەموو کەسەی بەڵام ئەگەر نەخۆشیەکە بۆ پشتی پێ ببەستی. بەڵێ پێشتر طبعاً زانست بەم شێوازە نەبووە کە بڵێ ئیتر هەموو بابەتێکی تەندروستی بەم شێوازە علمێ دروستکرێ زیاتر پشت بەسراوە بە گژوگیای کوردەواری و بە گوڵ و گوڵزاری کوردەواری کە بۆ چارەسەری سروشتی بەکاریانێناوە بۆ هەموو ئەو بابەت تەندروستیانەی کە پێشووتر ڕوویان داوە بۆ نمونە هەموو نەخۆشیەکان طبعاً لەسەر گژوگیای کوردەواری تەجروبەیەکی باشیان وەرگرتووە ئەو تەجروبەیە بۆتەوەی کە ئەو گژوگیایە سروشتیە بۆتەوەی کە بتە چارەسەر بۆ ئەو تەندروستیانە. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر بە کورتی کۆمنتی تۆش وەرگرم نەخۆشیەکان کە لە جارانە هەبووە گژوگیا کوردەواریەکان کە پشتیان بەستووە چی بووە؟ لە بارەی مناڵبوونەوە زمانی پێشووتر ئەوەنە دکتۆر نەبووە لە دێهاتەکانە یا لە هینەکانە بەس پشتیان بەستەوە بە گیا سروشتەکان لە کێوا بوون و ئێزهار ژنێکیش هەشت منداڵی هەبوو خۆنەی بڕە بەس ئێستا بە هەزار ئیلاج و دەوا و دەرمان ژن مناڵی نابێت چون ئەوە ئیلاجی کیمیایی بەکارەهێنن بەڵام ئەگە بگەڕێنەوە بۆ سروشت و سروشتی کوردستانیش لەخوا بە زیاوێ جوانترین و جوانترین جیا دەرمانیەکانی تایە و ئەتوانن ببێ بە یەکێک لە باشترین بۆ ئەوەی کەم ژنان کیستیان نەمێنێت تەکەویستیان نەمێنێ بۆ خۆشم حەکیمی گیادەرمانیم زۆریشم نەخۆشەیە ئەوان شارەزان ئەزانن ڕێزت هەیە خۆش بێت بە هیوای ئەوەی زۆرترین هاوڵاتی سەردانی ئەم بەشەی نێو سەرای سلێمانیش بکات.